بەڕێزان بۆرگرتنی زانیاری لە سەرداخستنی دەواازە سنووریەکان و ڕاوەستانی جموجۆڵی بازرگانی لە مەرجی حاجی ئۆمەران ئازاد ئۆمەراوەی پامنێری پێم لە نزیک دەواازەی سنووری حاجی ئۆمەرانەوە ڕاستەوخۆ وەردەگرین. ئازاد سڵاوت لێبێت. ڕەوشی ئێستای مەرجی حاجی ئۆمەران چۆنە؟ جموجۆڵی بازرگانی بەردەوامی هەیە یاخود وەستاوە؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانم دیارەوە. بەڵێ ئازاد بەردەوام بە. بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی بەک لە گەشتەکانی تریش. بەڵێ ئازاد گوێم لێتە بەردەوام بە. بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی بەڕێز بێت. هاوڵاتیاندا داخراوە و تاوەکو ئێستاش ئەو مەرجە نەکراوەتەوە. ئەوەی شانی باسە تەنها لە مەرجە ڕێگا بە هاوڵاتیانی ئیرانی ئەدرێ لێرە بچنەوە ئیران و هەروەها لە وڵاتی ئێرانیش تەنها ڕێگا بە هاوڵاتیانی عراقی ئەدرێتن کەوە داخلی هەرێمی کوردستان ببن. بۆیە بە شێوەیەکی گشتی لە ڕووی بازرگانیەوە مەرجەکە داخراوە. ئازاد لێوێنەکان داوا دەردەکەوێت کە جموجۆڵی ترێڵە و بار هەڵگرەکان لە پشتەوە تۆ دیارە ئەمانە چی؟ ئەمانە جموجۆڵی بازرگانی نین لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەروەها هەرێمی کوردستان یاخود ئەمانە چین؟ بەڵێ کارزان دیارە مەجموجۆڵی بازرگانی نییە، تەنها ئەو ترێلانەی کەوا لە مەرجەکە مابوونەوەتەوە کەوا ئەوانە هی دوێنن لەو شوێنە ماونەتەوە دەستنەوە لە داخلی هەرێمی کوردستاندان. ئەگەر ناوەکو جموجۆڵی بازرگانی هیچ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە وڵاتی ئێرانەوە ڕێگای پێ نادرێتن بێتە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانیش ڕێگان پێ نادرێتن بچنە وڵاتی ئێران. دیارە دوێنێش بەپێ و زانیاریانەی دەستێمە کەوتووە لە بەیانیەکەیەوە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران تاوەکو کاتژمێرچەی ئێوارە دوێنێش داخرا بوو و ئەمڕۆژ لە بەیانیەوە مەرجەکە داخراوە تاوەکو ئێستا نەکراوەتەوە هیچ جموجۆڵ. دیارە دوێنێش بەپێ و زانیاریانەی دەستێمە کەوتووە لە بەیانیەکەیەوە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران تاوەکو کاتژمێرچەی ئێوارە دوێنێش داخرا بوو و ئەمڕۆژ لە بەیانی. ئازاد دەمەوێت کە بزانم بەرپرسانی پەیوەندیەکانی مەرجی حاجی ئۆمەران چی دەڵێن سەبارەت بە داخستنی ئەم مەرجە؟ ئەوان پێیان ڕاگەیەندراوە کە داخستنی مەرجەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام دەبێت یاخود کاتیە؟ داخرا بوو و ئەمڕۆژ لە بەیانیەوە مەرجەکە داخراوە تاوەکو ئێستا نەکراوەتەوە هیچ جموجۆڵ. بەڵێ ئازاد ئۆمەراوەی پامنێری پێم لە مەرجی حاجی ئۆمەرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکان.